خۆبەخشە بەسراویەکان دیوارەکانی شارەکەیان دەڕازێننەوە وەک پێشوازی لە یاریەکانی 25ەم خولی پاڵەوانیی کاسی کەنداو کە لە 6 ئەم مانگەدا لە عێراق بەڕێوە دەچێت. دەخوازن وێنە جوانەکانی عێراق بخەنە بەر چاوی گەشتیارانی ئەو بۆنە وەرزشیە. كانت مبادرة تطوعية من قبل ما يقارب کارێکی خۆبەخشانەیە لەلایەن 25 کەسێکەوە کە هەر یەکە و کاری جیاوازمان هەیە تەنها وەک بەشداری و سەرکەوتنی پاڵەوانێتی 25 کەنداو لێرەین. ئەو وێنانەی لە یاریگای مینای بەسرا دەیکێشن هەمە چەشنە. هەندێکیان وێنەی ناوچە کۆنەکانی بەسرا و سروشتەکەیەتی و هەندێکیشی وێنەی ناوداران و ئەدیبەکانمانە. هەمووشی لە پێناو دەرکەوتنی بەسرایە بە جوانی. پاڵەوانێتی تۆپی پێی کەندا و میوانداریکردنی بەهۆی شەڕ و شۆڕ و نائارامی لە فیفا عێراقی لێ دەرکرا بوو. پێدەچێت ئێستا سەردەمێکی تری عێراق بێت دوور لەو دۆخە ئاسایشەی ڕابردوو کە بەهۆیەوە عێراق لە زۆر کایەکان دوورخرابەوە. نەوەی نەوەدەکان یەکەم جارمانە پاڵەوانەتیی وەک کەنداوی 25 لە عێراق میوانداری بکرێت. ئێمە وەک خوێنکار ژیان و وێنەکێشانمان خۆش دەوێت. دەمانەوێت پیشانی جیهان بدەین کە ئەم وڵاتە تەنها شەڕ و شۆڕ و جەنگ نییە. میلەتێکین حەزمان بە ژیان و خۆشیە. کۆمەڵێک گەنجی بەسراوی دیوارە بێڕەنگەکانی شارەکەیان کردە دیاریەک بۆ گەشتیارانی پاڵەوانێتی کەنداوی 25 ڕازاردنەوەی شارەکەیان تاوکو پەیامێکی جیاوازتر بە جیهان بگەێنن. ئەوەی بۆ پاڵەوانیەتیە دەیکەین زۆر چێژبەخشە. زیاتر لە 40 ساڵە ئەم پاڵەوانیەتیەمان لێ قەدەغەکرا بوو. لە دوای ساڵی 1970 ئەمە یەکەم جارە میوانداری پاڵەوانیەتیەکە دێتەوە باوەشی عێراق. ئاماژەیەکیشە بۆ سەقامگیری ئاسایش و ئابووری و سیاسی عێراق. شاری بەسرای خواریی عێراق چاوەڕوانی میوانداریەکەی پاڵەوانیتی تۆپی پێی کەنداوی 25 کات لە نێوان 8 وڵاتدا پەرۆشیەکیش لە خەڵکی بەسرادا بەدی دەکرێت. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا.